کۆمەڵکوژی دیکەیە پەرە بە تێکۆشان بدەن. داوا لەگەلەکەمان و دۆستانمان لە ئەوروپا دەکەین کە بەشداری لە ڕێپێوانی گەورەی 11 کانونی دووەم لە پاریس بکەن کە بە دروشمی بکوش دیارە فەڕەنسا بۆچی بێدەنگە ساز دەکرێت. داواکارین کە بەشداری لە ڕێپێوانی گەورە کارێک بە بەشداری لە ڕێپێوانی گەورە کارێک بکەن کە دەوڵەتی فەڕەنسا بچێتە ژێرباری بەرپرسیارەتی و لێپیچینەوە و حساب پرسینەوە لە کۆمەڵکوژی یەکەم و دووەمی پاریس بکەن. لێرەشەوە من وەکو پێشکەشکاری بەرنامە دەڵێم شەهید نامرێت بە بەشداریکردنمان لە ڕێپێوانی پاریس بکوژان بگەین بە حساب پرسینەوە لە تاوانەکانیان. ئێستاش بۆ لای تەوەری یەکەمی بەرنامەمان ڕۆژی 28 کانونی یەکەم هەرێک لە سری سروێ ئەندەر و پەروین بولدان پەرلەمانتارانی دەمپارتی پاش 10 ساڵ لە ئیمراڵی دیداران لەگەڵ ڕێبەر ئاپۆ ئەنجامدا. ڕۆژێک دواتر و لە 20 کانونی یەکەم هەرێک لە پەروین بولدان و سری سروێ ئەندەر ڕاگەندراوێکیان لەبارەی سەردانەکەی ڕۆژی 28 مانگەوە بۆ ئیمراڵی و دیدارن لەگەڵ ڕێبەر ئاپۆ بڵاو کردەوە. لە ڕاگەندراوەکەی ئەو دوو پەرلەمانتاری دەمپارتیە هاتووە. ئێمە ڕۆژی 28 کانونی یەکەمی 2024 لە ئیمراڵی دیداری بەرفراوانمان لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجامدا. دۆخی تەندروستی بەڕێز ئۆجەلان زۆر باش بوو، ورەی زۆر بارز بوو. هەڵسەنگاندنەکانی بۆ چارەسەری هەمیشەیی و پرسی کورد زۆر گرنگ بوون. لە دیدارەکەدا پەرسەندەکانی ئەم دوایەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و تورکیا گفتوگۆیان لەبارەوە کرا. بەڕێز ئۆجەلان لە دژی ئەو سیناریۆیی کە ئایندە تاریک دەکات کۆمەڵێک پێشنیازی ئەرێنی بۆ چارەسەرێکی خستە ڕوو. پەروین بولدان و سری سوورە ئەوەندەر پەیامەکانی ڕێبەر ئاپۆیان خاڵ بە خاڵ بڵاو کردەوە کە بەم شێوەیە سەر لە نوێ بەهێزکردنەوەی خوشک و برایەتی تورک و کورد، چونکە ئەو بەرپرسیارەتیەکی مێژوویە بۆ دەستنیشانکردنی چارەنووسی گەلان و خاوەن گرنگیەکی هەنووکەیە. لە پێناو سەرخستنی ئەم قۆناغە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لە تورکیا بەبێ گوێدانە مامەڵە تەنگ و کاتیەکان ڕۆڵ بگرنە ئەستۆ بنیاندەر بن و پاڵپشتی ئەرێنی پێشکەش بکەن. بێگومان یەکێک لە گرنگترین زەمینەکانی ئەم پاڵپشتیەش پەرلەمانە. دۆخی غەزە و سووریا نیشانیدا کە چارەسەرکردنی ئەو کێشەیە بە دەستوەردانی دەرەکی قوڵتر بووەتەوە، نابێت لەمە زیاتر دوا بخرێت. بۆ هەوڵدان لە پێناو بەسەر کەوتن گەیاندنی ئەمە پاڵپشتی و پێشنیازەکانی ئۆپۆزیسیۆنیش گرنگن. منیش خاوەن ئەو فکر و مکوڕیم کە لە خۆمەوە بە شێوەیەکی ئەرێنی پشتیوانی ئەو پارەدایمە نوێیە بکەم بەڕێست کە بەڕێست باخچەلی و ئەردۆغان پشتیوانی دەکەن. شاندەکە هەڵوێستی من بە دەوڵەت و لایەنە سیاسەکان دەگەێنن لەسەر ئەو بنەمایە منیش ئامادەم لای خۆمەوە هەنگاوی ئەرێنی بنێم و بانگەوازی پێویست بکەم. هەموو ئەو هەوڵانەمان وڵات دەبەنە ئەو ئاستەی شایەنێتی و لە هەمان کاتیژە لە پێناو وەرچەرخانی دیموکراسیدا دەبێتە ڕێنیشاندەرێکی زۆر بایەخدار. ئەم سەردەمە بۆ تورکیا و ناوچەکە سەردەمی ئاشتی دیموکراسی و خوشک و برایەتیە. وەک هەردوو پەرلەمانتاری دەمپارتی ئاماژیان پێدابوو دوای سەری ساڵ بنەوەکان لەگەڵ پارتە سیاسەکان دەستی پێکرد و لە سەرتاشدا لەگەڵ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە و چەند لایەنێکی دیکە کۆبوونەوە. دوێنێش شاندەکەی ئیمراڵی لەلایەن هەرێک لە ئوزگور ئوزەل سەرۆکی جەهەپە، گۆکان گۆنیایدن سەرۆکی لیستی جەهەپە و چەند کەسێکی تر لەو پارتەوە پێشوازیان لێکرا. چاوپێکەوتنەکە کاژمێرێک و 35 خۆڵێکی خەیاند و ئوزگور ئۆزەل لەباری کۆبوونەوەکەوە ڕایگەیان پەیامەکەمان وەرگرتەوە و پێشنیازی خۆشمان بە شاندەکە ڕاگەیاندەوە. خوازیارین کە کۆمیسیۆن لە ژێر چاودێری پەرلەماندا پێک بهێنێت و هەموو لایەنە سیاسەکان بەشدار بن تێدا. ئەوەی کە ئێمە بە گرنگی دادەنین یەک تێگەیشتنی کۆمەڵایەتی پێویستە هەر هەنگاوێک دەنرێت دیموکراتی و یاسایی بێت. پاشان سری سووریا ئەوەندەر ڕایگەیان گوێبیستی پێشنیاز و تێڕوانینەکانی جەهەپە بووین و ئێمەش دەمانەوێت یەک تێگەیشتێکی برەفراوانی کۆمەڵایەتی پێک بێت. پاش کۆبوونەوە لەگەڵ جەهەپە شاندەکەی ئیمراڵی سەردانی پارتی داوایان کرد لەگەڵ عەلی باباجان سەرۆکی پارتەکە و چەندین ئەندامی دیکەی پارتەکە کۆبوونەوە و چاوپێکەوتنەکە کاژمێرێک و چلخولەکی خایاند. عەلی باباجان سەرۆکی پارتی داوا ڕایگەیاند هەر هەنگاوێکی ڕاستەقینە بۆ چارەسەری بنرێت ئێمەش بەشدار دەبین، بەڵام ئێمە دەبانەوێت ئەردۆغان وەک سەرۆک کۆمار هەڵوێستی خۆی دیاری بکات. لای خۆیەوە سری سووریا ئەوەندەر ڕایگەیاند ئێمە هەموو پێشنیازەکانمان وەرگرتەوە و پاش چاوپێکەوتنەکان بە بەرفراوانی ڕایگشتی بەرفراوانی ڕایگشتی لە دۆخەکە ئاگدار دەکەینەوە. هاوکات یەک خاڵی دیکە کە زۆر گرنگ بوو لەو لێدوانی سری سووریا ئەوەندەردا ئەوەیە لەبارەی سەردانی دووەمەوە بۆ ئیمراڵی سری سووریا ئەوەندەر ڕایگەیاند هێشتا ڕۆژەکەی دیاری نەکراوە، بەڵام
ئەم جارە ئەحمەد تورکیش لەگەڵمان دێت بۆ ئیمراڵی. کۆتا چاوپێکەوتنی ئەو ڕۆژەش لە کەشاندی ئیمراڵی ئەنجامیدا بوو لەگەڵ پارتی یەنیدەن ڕەفا بوو لە پەرلەمان لەگەڵ فاتح ئەربەکان سەرۆکی ئەو پارتا کۆبوونەوە. ئێستاش پاش ناوبڕێک و ڕێنە لای میوانی یەکەمی بەرنامەمان. یەکتی خەفەت بکرد هەموو پارچە برا یەک بن و حەقێمەیە و فرسەندەکەیش پیشەمەیە و پارتی کوردجوون بخوا باوەڕ بن بسیار بن ئیمانەوە هەیە کەداوە هەیە حەتا داویە شغڵانده بدن ئەگەر مە کووردا خەب یەک کرا باکوور باژوور مە بەهەردا مێ عێراقیش پرتش قازانج بکرا مێ جی ئیرانیش پرتش قازانج بکرا هێنک بە دۆستایی هێنک بە ئیتیفاق و هێنکشی بە زۆرا خەبێ ترکیە مێ بەتر هێنکش قازانج بکرا. بەڵێ بیسەرانی بەڕێز ئێستا کەش بۆ تەوەری یەکەمی بەرنامە بەڕێز شۆرش خدر ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجانە لە باشووری کوردستانەوە لەگەڵمانە. بەڕێز شۆرش بەخێر بێت سەرچاو. بەڕێز شۆرش گوێت لە دەنگ بوو. بیسەرانی بەڕێز تاوەکو بەڕێز شۆرش خدر ئامادە دەبێت و بەشدار بێت لەگەڵمانە وەکو بیرهێنانەوەیەک پرۆسەی ئاشتی لە ساڵی 1993ەوە بەردەوامە و ینی ئەم پرۆسەیە چەندین جار هەوڵی بۆ دراوە و هەموو جارێکیش لەلایەن ڕێبەر ئاپۆ و پەکەوە پارتی کرێکارانی کوردستانەوە ئەو پرۆسەیە پێش خراوە بەڵام دەوڵەتی داگیرکەری تورک هەوڵی ئەوەی داوە کە ئەو پرۆسەیە سەر نەگرێت. واتە بە درێژایی هەموو ئەم ماوەیە وەک لە کۆتا لێدوانەکانی شار لەم بارەوە بەرچاومان کەوت دەبینین کە ڕێبەر ئاپۆ بە درێژایی ساڵی ڕابردوو بەردەوام هەوڵی داوە کە پرۆسەی ئاشتی پێک بێت بەڵام دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوام بە ئامانجی ئەوە بووە کە کورد لە ناو ببات بەردەوام ئامانجی ئەوە بووە کە چۆن بتوانێت کورد لە بەشەکانی دیکە لە ناو ببات و ئەو شەڕێی کە ئێستا کەش لە ڕۆژاوای کوردستان لە دژی گەلی کورد دەکرێت لە دژی پێکهاتەکانی دیکەی سووریاش دەکرێت دەرخەری ئەو ڕاستیان کە دەوڵەتی داگیرکەری تورک تاکە ئامانجی ئەوەیە کورد لە ناو ببات. وەکو بیرهێنانەوەیەک بۆ بەشێک لەو قۆناغانە لە 20 ئاداری 1993 ڕێبەر ئاپۆ تاکلایەنە ئاگربەستی ڕاگەیاند و 15 نیسانی 1993 درێژی ئەو ئاگربەستە بۆ ماوەی 2 مانگی دیکە درێژ کرایەوە. 17 نیسانی 1993 مردنی تورگوت ئۆزال و کۆتایی بە ئەنجامی قۆناغەکە بوو. پاشان لە 15 کانونی یەکەمی 1995 تاوەکو 1998 ڕێبەر ئاپۆ چەند جارێک ئاگربەستی یەکلایەنی ڕاگەیاند حکومەتی نەجمەدین ئەربەکان ئەو کاتە وەکو هەمیشە شکستیان هێنا لەوەی کە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵەوە ئاگربەستانەیە بکەن. ئەوەش دەرخەری و ڕاستەیە کە دەوڵەتی داگیرکەری تورک وەک هەمیشایەڵێنەوە تاکە ئامانجی لە ناوبەردنی گەلی کووردە. بیسەرانی بەڕێز ئێستاکە میوانەکەمان ئامادەیە ئەگەڕێنەوە لای بەڕێز شۆرش خدر ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلان لە باشووری کوردستان. بەڕێز شۆرش بەخێر بێت. زۆر سپاس، سڵاو لە ئێوە و سڵاو لە گوێگرانی ڕادیۆی دەنگی گەل. زۆر سپاس بە تۆش. هاوڕێ شۆرش منەمەوێت بەوە دەست پێ بکەم وەکە زانی ئەم قۆناغێکی زۆر گرنگە و بە تایبەت کە ئێستاکە پاش دیدارەکان لەگەڵ کۆتا دیدار لەگەڵ ڕێبەر ئاپۆ ئەوەی کە وەک سرێستۆریا ئەوەندەریش بەڕێستەری سووریا ئەوەندەر ئاماژەی پێداوە بە ئەگەری زۆرە لە ماوەیەکی نزیکدا دیداری دووەمیش ئەنجام دەدرێتەوە پاش کۆبوونەوە لەگەڵ پارتەکانی دیکە.
بۆ گەلی باشوور چی گرنگە کە لە پەیامەکەی ڕێبەر ئاپۆ تێبگەن و لەم دیدارانی کە بەڕێوە دەچێت تێبگەن؟ لە ڕاستیدا پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان زۆر ڕوون و ئاشکرایە. ئەگەر سێرکەین لە هەموو ئەو دیدارانەی کە لە ماوەی ئەم 25 ساڵی ڕابردوودا کە ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان زیندانی کراوە گۆشەگیر کراوە، هەر چ جارێک ئەگەر شاندێک لە ڕابردوودا سەردانی کردبێت هەمیشە پەیامێکی گرنگی پێبووە. هەمیشە پەیامەکانی ڕێبەر ئۆجەلان گۆڕانکاری لەسەر ئاسی ناوچەوی و نێودەوڵەتی کردو و کاریگەری هەبووە و پێشم وا بێ پەیامەکانی زۆر ڕوون و ئاشکرایە، هیچ تەمەموژێکی تیانە. ئەوەی کە مەبەستی بێت لە پەیامی ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تێبگا دەبێت جان لە فەلسەفەکەی تێبگا، لە پارادایمەکەی تێبگا، لەو توانە و بیرکردنەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تێبگات کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە هەر لە سەرەتای خەبات و تێکۆشانیدا هەر هەم وەکو سەرکردەیەکی بزوتنەوەی ئازادی خوازی کورد، هەم وەکو بیرمەندێکی ئازادی هەمیشە پەیامی پێکۆژیان و یەکتە قوبوڵکردن بووە. و تا ئێستاش لەم پەیامەی کە لە 28 کانونی یەکەمی لە مانگە ڕابردوودا لەگەڵ هەردوو بەڕێز پەروین بۆڵدان و سەری سورەیە ئەنجام درات، هەمان پەیامی دووبارە کردەوە کە پێویستە گەلی تورکیا یعنی دان بە ئازادی و بە دیموکراسی دابنێت. و پێشم وایە هەتا ئێستا دەوڵەتی تورکیا ئەگەر ناتوانێت تەجاوزی ئەو عەقڵیەتەی فاشیستەی خۆی بکات، ئەستەمە ئەو ئاشتیە بەرقەرار بێت. چونکە ئێمە دەزانین دەوڵەتی تورکیا تا ئێستا بە هیچ شێوەیەک لە بوونی نێتەوەی تورک هیچ نێتەوەیەک، هیچ ئاینەیەکی دی، هیچ مەسەبێکی دی قبوڵ نییە. تاکو ئەو عەقڵیەتی فاشیستی تورکیان گۆڕانکاری بەسەردانێت پێم وایە ناتوانین هیچ هەنگاوێکی ئاشتی بنین و ئاشتی بەرقەرار بێت لە ناوچەک. من ئەمەوێ یەک شتی دیکە بپرسم وەک خۆش ئاماژەت پێدا دەوڵەتێکی تر تا ئێستاکەش بەو تێڕوانی ناڕوانێت کە دەبێت کورد لە ناو بەرێت و ڕۆژە ئاڤاش پشتڕاستکەرەوەیە و ڕاستیەیە، بەڵام لە هەمان کاتە دەبینین دوێنێکە بەشێک لە سەرانی کورد، سەرانی باشوور نەک بڵین سەرانی کورد، سەرانی هەرێمی کوردستان لە ئەنقەرە بوونە و لەگەڵ بەرپرسانی تورک کۆبوونەتەوە. ئەمە لە کاتێکگایە کە هەم هێرش لەسەر ڕۆژ ئاوایە و هەم ئەم پرۆسی ئاشتیش پێویستی بە یەکگرتووی کورد هەیە. ئەگەر بمانەوێت دەرئەنجامێکی هەبێت بەو شێوەی کە ڕێبەر ئاپۆ داوای کردووە لە پەیامەکانە، پێویستی بە یەکگرتووی کورد هەیە، نەوەک کە بڕۆنە لای لایەنێکی دیکە. لە هەمان کاتدا هەر ئەم لایەنانەی کە سەردانی سەرانی دەوڵەتی داگیرکاری تورکیان کردووە لە میدیا و ڕاگەیاندەکانیانەوە هەوڵی ئەوە بەلاڕێدابردنی کۆتا پێشهاتەکانە بن. هەتا لە کۆمەڵە شوێنە باس لەوەکەن ئەڵێن کە ناکرێت برایەتی نێوان کورد و تورک ئەنجام درێت لە کاتێکە ئەوان نۆکەرایەتی ئەنجامەدەن چەندین ساڵە. جا لە ڕوانگەی تۆ چۆنەکرێت بەرامبەر ئەم هەڵخەڵەتاندنەی خەڵک بوەستینەوە، چۆنەکرێت بەرامبەر ئەم هەڵخەڵەتاندنەی گەل لە باشوور بوەستینەوە؟ لە ڕاستیدا دەتوانم بڵێم وەڵامێک بۆ ئەو پرسیاری جەنابێت بە چەند هۆکارگەلێک هەن کە وا دەکات کە هەموو ئەو هەنگاوانەی دەدرێت بۆ ئاشتی هەموو ئەو هەوڵ و خەبات و تێکۆشانەی کە بستوتنەوەی ئازادی خوازی کورد بە تایبەتی پاتی کرێکەرانی کوردستان پاکەکەوە بە ئەو هەنگاوانی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەمیشە ناوێتی و ئەو پەیامانی کە دەیدا بۆچی سەر ناگرن، ینی بۆچی ئەو پەیامانە بناگاتە ئامانجی خۆی ناپێکێک. هۆکارگەلێکان یەکێک لەوانە دەتوانم بڵێن دۆگمایی عەقڵیەتی فاشیستی تورکیایە کە هەمیشە فۆبیای هەیە بەرامبەر بە نەتەوەی کورد، هەمیشە خۆی وەکو نەتەوەیەکی سەردەستە دەناسێنێت. یەکێک لە هۆکارەکانی تری ئەوەیە تێنەگەشتنی لە پارادایمی ڕێبەر ئۆجەلان، لەو پارادایمە و لەو پرۆژەی کە تەرحی کردووە کە وش نەتەوەی دیموکراتە، سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیە.
ترس و فۆبیای لە دروستبوونی دەوڵەتی کوردی هەتا ئێستا کە دەوڵەتی تورکیا سیستەمی تورکیا حکومەتەکەی ئاکەپەومە هەبە هەمیش فۆبیان هەیە لەوەی کە دەوڵەتێکی کوردی دروست بێت و ببێ بە هەڕەشە و ترس لەسەر لە ناوچوونی نەتەوەی تورک و لەسەر مەترسی بێ لەسەر ناوچەکە کە ئەمە هەموو ڕۆشنبیران خوێنەرانی فەلسەفە و پرۆژەکانی بەڕێز عەبدوڵڵا جەلان ینی دەزانن ئەوەی یەک تۆز ئاگایی هەبێت لە پرۆژەکانی لە مانیفێستۆکانی لەو بەرگرینامانەی کە نووسیەتی دەزانێت بەڕێز عەبدوڵڵا جەلان لە سەرەتای 2000ەکاندا گەشتە ئەو بڕوایی کە دەوڵەت نەتەوە چارەسەر نییە بۆ پرسی کورد نەک تەنها بۆ پرسی کورد تەنها بۆ هەموو نەتەوەکان لە پێکاتەکان عەرەب فارس تورک و دەبینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیرۆدەیە بەدەست بوونی سیستەمی دەوڵەت نەتەوەوە ئەوە لوبنان خۆ دەوڵەتە ئێران خاوەنی دەوڵەتی خۆیان تورکیا خاوەنی دەوڵەتە سووریا بە هەمان شێوە کە لە مانگی ڕابردوودا کارەساتێکی بەسەر گەلەکەیدا هێنا و ینی پێویستە ئەم تێگەشتنە تورکیا ئەم تێگەشتەی هەبێت کاما یەکێکە لەو هۆکارانەی هەموو ئەو هەنگاوانی هەموو ئەو پەیامانی کە بەڕێز عەبدوڵڵا جەلان و بزوتنەوەی پارتی کرێکارانی کوردستان دەیدەن سەیرەکەن دەستی ئاشتی لەلایانی بەرامبەر کە دەوڵەتی تورکیایە درێژ ناکرێت یەکێک لە هۆکارەکانی دیکە ئەم شەڕە تایبەتەیە شێواندنی پەیامی ڕێبەر ئۆجەلان کە پێ وایە کە ڕێبەر ئۆجەلان کەوتۆتە ژێر تەئسیری دەوڵەتی تورکیا لە ماوەی ئەم 25 ساڵە پەیامێکی هێناو کە ینی گەیاندووە کە ببوورە پێشە بڕم بەڵام پەیامەکە بە لە ماوەی ئەم 25 ساڵەیە هەر بە هەمان شێوەش بۆ ینی ئەوەشمان بیر بە تاکید وایە بەڵێ تەنیا ویستمەوە بڵێم ینی کە ئەگەر بتوانین لەسەرەوەش ینی چونکە وەک لە پرۆسەکانی ڕابردووشە باسەکرێت ێستاکەش بە کورتی ئاماژەمان پێدا ئەمە پێش گفتوگۆکان لەم ماوەیەدا هەمان پێیان بۆ ڕێبەراپۆ هەردەم داوای پرۆسەیەکی ئاشتیانی کردووە لە چوارچێوەی پارەدایمی کۆمەڵگەی دیموکراتدا. لە ڕاستیدا من دووبارەی دەکەمەوە پەیامەکانی بەڕێز عەبدوڵڵا جەلان پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرایە ینی هیچ تەم و مژەیەکی پێ نییە تەنها چارەسەری پرسی کورد و نەتەوەی تورک و بەرقەراربوونی ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی بۆ نەتەوەی کورد تەنها یەکتر قبوڵکردن و پێکەوەژیانە ئەگەر ئەم پەیامە لایەنی بەرامبەر وەرنەگیرێت هەمیشە وەکوەوەی دەوڵەتی تورکیا لە ساڵانی ڕابردوو تاکو ئەم چ کەساتەش هەمیشە خاوەنی سیاسەتێکی پارادۆکس یعنی خاوەنی دوولانەیە کار دەکات وەکو بەڕێزت ئاماژت پێکرد لەلایەکەوە بانگەشەی بوونی ئاشتی دەکات و ئەوە بوو کە شان دەنێرێ بۆ ئیمراڵی بەڵام لەلایەکی دیکەشەوە بانگێشتی سەرکردەکانی حزب سیاسیەکانی باشووری کوردستان دەکات کە بانگێشان دەکات کە چۆن ئەم شەڕە تایبەتەکە چۆن ئەم ترازانەی ناوماڵی کورد بکات بەداخەوە بەشێکی زۆر لە حزب سیاسیەکانی باشووری کوردستان ناڵم هەمووی بەڵام بەشێکی زۆر دەتوانم بڵێم ئەمە بۆ ڕۆژئاوای کوردستانیش ڕاستە کەوتونەتە ژێر تەئسیر و سیاسەت و هەژمونی دەوڵەتی تورکیا کە من پێم وابێ ئەمە ماڵوێرانی بەدوادادێت چونکە بۆ خۆمان دەزانین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری لە بەردەم نەخشەی سیاسی نوێ لە بەردەماندایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزاین دەکرێتەوە و هەموو وڵاتانی زلهێز لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسینی ناوچەیی لە ململانی و کێبڕکێدان کە چۆن هەمویان پرۆژەی خۆیان هەبێت و پرۆژەی خۆیان جێبەجێ بکەن من پێشم وایە ئەم لەم سەدەی 21 جیاوازە لە هەموو ئەو سەدانە و لە 100 ساڵی ڕابردوو هەموو ئەو بزوتنەوە ئازادی خوازانی کە سەرپێ خراون ئەم سەدەیە جیاوازتر لەبەر ئەوەی کورد خاوەنی بزوتنەوەیەکی ڕزگاری خواز کە خاوەنی هێز و خاوەنی پرۆژەیە کەوش پرۆژەکەی بەڕێز بیرمەندی مەزن ڕێبەر جەلان. زۆر سپاس. من یەک پرسیاری تر ئەگەر بکرێت بە کورتی ئەویش ڕێبەرافە خۆی لە پارێزنامەکانی ئاماژیش پێدات کە
هەتا ئەم سیستەمی دەوڵەتنەوەتەوە لە ئەوروپا شکستی هێنا و تۆژ ئاماژت پێدا کە ئەو سیستەمەش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنیا شەڕ و پێکدادانی هێناوەتارەوە. ئایا لەبارەی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیەوە ئەگەر بکرێت ڕوونکردنەوەیەک تەنیا بۆ بیسەرانی ئێمە لە باشوور تا باشتر تێبگەن لە بابەتەکە؟ بەڕاستی پێم خۆش بە ئەو پرسیارە کرد لەبەر ئەوەی بەشێکی زۆر لە نووسەر و ڕۆشنبیرانی ئێمە بەداخەوە هێندەی کە کەوتونەتە ژێر کاریگەری بیرمەند و فەیلسوفە ڕۆژ ئاواییەکانی ئەوروپا نەیانتوانیوە تۆزێک خۆیان مادوو بکەن چەند دێڕێ یان چەند لاپەڕێک لە کتێبەکانی لە مانیفێستەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بخوێنەوە. بۆیە هەندێک جار بەداخەوە هەندێکیان بە ئاگاییەوە هەندێکیان بێ ئاگایی هەندێکیان وەکو شەڕی تایبەت دووبارەی دەکەمەوە شواندنی پەیامەکانی ڕێبەر ئۆجەلان هەندێکیان لی تێدەگەن خوێندویانێتەوە بەڵام ناتوانن ئەو بەرپرسیارەیە لە ئەستۆ بگرن چکەم بەرپرسیارەتی ئەخلاقی و نەتەوەیە بەرپرسیارەتیەکی ئینسانیە کە هەمومان پێکەوە بتوانین بەرگری لە پەیامەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و لە مانیفێستۆکانی بکەین. مانیفێستەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیامی پێکۆژیان و یەکتەر قبولکردنە هەموو ئەو دۆخ و ئاڵۆزی و ئاریشانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوی کە دەبینی لە سوودیا و لە غەزە و لە لوبنان ئەوەیە کە ناتوانن نەتەوەکان یەکتریان قبول نییە ئاینەکان یەکتریان قبول نییە مەسەبەکان هەموو دوش بە یەکنەوە باشووری کوردستان بۆ خۆمان دەزانین عێراق بە شێوەیەکی گشتی سونە دش بە شیعەیە شیعە دش بە لایەنێکی ترە تورک بەرامبەر بە عەرەب بەرامبەر بە کورد. کلیلی چارەسەری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کلیلی چارەسەری بۆ دۆخی نەتەوەی کورد بۆ ئەم دۆخی کە ئێستا تێداین تەنها پرۆژەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیە کە ئەمە بەدیلێکە ئەڵتەرناتیڤێکە بۆ دەوڵەتنەتەوە و دووبارەشی دەکەمەوە زۆر لە نەتەوەی دیکە هاوشەوەی کورد دەوڵەتیان هەیە بەڵام هەر ژێردەستەماون هەر ستامیان لێ دەکرێت. هیوادارم هەمومان پێکەوە بە تایبەتی نۆخبەی ڕۆشنبیر خوێندنەوەیەکی جدی بۆ پەیامەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکات و کتێب و پەیامەکانی بەجددی بخوێنرێت. زۆر زۆر سپاس بەڕێز شۆڕش خدر کە ئیمڕۆکە لەگەڵمانە بووی ئەندامی کۆمیتی ئازادی ئۆجەلان لە باشووری کوردستان. زۆر زۆر سپاس. دەستیەوە خۆش بێ هەر بشین. سپاس بۆ ڕادیۆی دەنگی گەر. سپاس. بەڵێوی سەرانی بەڕێز ئێستاش دەچین لای تەوەری دومی بەرنامە کە بەرخودانی شەڕوانە لە بەنداوی تشرین و پردی قەرەقۆزاق لەو بارەیەوە ناوەندی ڕاگەاندنی قەسەدە سەبارەت بە بەرخودانی شەڕوانان لە بەنداوی تشرین لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە تێیدا ئاماژی بۆدا سەر ڕای هاوکاری فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورک و بەکارهێنانی تانک و زیرەپۆش هێزەکانمان گورزی توندیان لە دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی وەشاند. قەسەدە ڕایگەیاند لێوای ڕۆژی یەکشەممەوە تا بەرەبەیانی ڕۆژی دووشەممە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە ئاسمانی گوندەکانی بەنداوی تشرین دەسوڕانەوە و ناوچەکە بە چڕی تۆپباران دەکرا. ڕۆژی شەممە کاژمێر 12 و 13 خولەکی پاژنیوەڕۆ دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی هێرشیان کردە سەر گوندەکانی عەلوش و تل ئەرێش و هێزەکانمان وەڵامی هێرشەکەیاندایە و ئۆتۆمبیلێکی سەربازی چەتەکانیان تێکشکاند. لە هەمان کاتدا کۆبوونەوەی چەتەکان لەلایەن یەکینەکانی شەهید هارونەوە کرانە ئامانج پێک دادان ماوەی 2 کاژمێری خایاند و لە ئەنجامدا 2 چەتە کوژان و سەرجەم چەتەکانی دیکە لە هەرێمەکە هەڵاتن. پاش تێکشکاندنی هەرێشی چەتەکان شەڕوانان بە چەکی قورس و کۆبوونەوەی چەتەکانیان کردە ئامانج و تێکیان شکاندن. قەسەدە ئاماژی بەوەشدا یەکینەکانی شەهید هارون ئۆتۆمبیلێکی سەربازی چەتەکانیان تێکشکاندووە کە هەوڵی پێشڕەوی دەدا بۆ سەرسەنگەرەکانی شەڕوانان. هەروەها هێزەکانی قەسەدە ڕاشی گەیاندووە هێزەکانمان لە گردی سیرتیل 2 زیرەپۆشی چەتەکان و ئۆتۆمبیلێکی گواستنەوەی سەربازیان تێکشکاندەوە. ژمارەیەک چەتە کوژراون تا بەم ساتە تەرمەکانیان لە ناوچەکە ماونەتەوە. قەسەدە ڕاشی گیان یەکینەکانی شەهید هارون بە گشتی گورزیان لە 27 مۆڵگەی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکان وەشاندووە لە نێویاندا ناوەندێکی ڕادار زرێپۆشێک و 5 ئۆتۆمبیلیان تێکشکاندووە. بۆ زیاتر گفتوگۆکردن لە سەرمتەوەرە ڕۆژنامەوە ناسۆ بێکەس لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵماندا دەبێت. هەواڵ ئاسۆ بەخێر بیت. ئەم کاتەوە باش.
ئەم کات و هەموو کاتی تۆ بینەرانیش باش بێت. زۆر سپاس بۆ تۆ کە ئیمڕۆژ لەگەڵمانای. هەڤاڵاسۆ من ئەمەوێت سەرتا بە پرسیارێک دەست پێ بکەم وەک ناوەندی ڕاگەاندنی قەسە دەژامەژەی پێدابوو دوێنێ کە یەکینەکانی شەیداروون 27 چالاکیان لە دژی چەتەکانی دەوڵەتداگیرکەری تورک ئەنجام داوە و لە ماوەی ڕابردووشدا هەڤاڵ فەراشامی خۆی ئەوەی ڕاگەیان کە زیاتر لە 450 چەتە کوژراون لە بەرخودانی شەڕواناندا لە بەنداوی تشین و پردی قەرقۆزاق و منبەج. بەپێی کۆتا و ئامارانی لای تۆیە چەندێک لە چەتەکان کوژراون و دۆخی شەڕوانان چۆنە ئێستا لە هەردوو بەرەی بەرخودان؟ جارێتر سڵاو و ڕێز و حرمەتی خۆم پێشکەش دەکەم بێگومان لە ڕۆژی شەمەوە کە ئیساتە ئیمڕۆ چوارشەمەیە هەتا ئیساتە دەوڵەتی داگیرکەری تورکیا و چەتەکانی 250 جار ئێرشی بەنداوی تشرینیان لەم مەودەی 4-5 ڕۆژەدا کردووە. هەر 250 ئێرشەکە تێکشکێنەوە ئیتە ئێرشەکان هەم هەوایی هەم زەمینی و هەم بە فڕۆکەی فڕۆکەوبانی شارکەر و فڕۆکەی جەنگی بووە. بە گوێرەی ئەوەی کە بەڕێز فەرات شامیچ باسی کردووە و ئاگایەکانی کە لە ناوخۆی خودی ئاڵانەکانی داگیرکراوی کەیسەتە لە ژێر دەستی داگیرکەری تورکیەدایە حتى يسته بسدان جنازة جيش نسو سريكاني وأزاز وجرابلوس أم هرمانة دا بيجمان دولتي داقي كري تركيا لموضع أمدوس الروجة يعني لروج شمع حتى روج شوارشمة كإم روج جارتر بفروقي شاركر دوجار دوروبري بندابي تشريني بتندي تباران بمباران كردوه داگیرکەریەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا هەر بەردەوامە لەسەر سەدی تشرینێ و بێگومان ئیمڕۆژ کاروانێکی پشتگیری خەڵکی مەدەنی لە خودی ناوخۆی ڕۆژاوای کوردستان بۆ پشتگیری شەروانە ڕووە لە بەنداوی تشرین کردو و لە وێنەدا بە گۆڤەند و هەڵپەڵکێ و بەرخودانی بێوێنەی شەروانە لە بەنداوی تشرینێ پیرۆزکردنە. لەم کاتەدا سعد ينزي بسلحاني ورو يعني إمرو دولتي داقيركري تركيا لقندي زيرو سياريكي مدني هولاتياني كريس آمانجو شهيدو بريداهية بداخو شيء نامري بروملاي برسياري دوامم ك پەیوەستە بە پێکاتەکانی ڕۆژاوای کوردستانە و بە هاوڵاتیانەوە. وەکو خۆشە ئاگداری پێکاتەکانی ڕۆژاوای کوردستان لە ئێستا و ڕێپیاوانەکانی دوێنێش کە لە چەندین ناوچە بەڕێوە چوو بە دروشمی گەل قەسەدەیە بەردەوامن لە ڕێپیاوان لە چالاکی ئەنجامدان لە پشتگیریکردن لە شەڕوانان. کۆتا ڕێپیاوانەکان چۆنە و مۆراڵی گەل لە ڕۆژاوای کوردستان لە هەرێمەکانی خۆسەر چۆنە لە ئێستاکە و هەروەها لە بەشەکانی دیکەشەوە ئێمە توانین چۆن هاوکار بین؟ بێگومان چالاکیەکانی ناوخۆی خودی ڕۆژاوای کوردستان بۆ پشتگیری شەروانانی قەسەدە و مجلسی لشکری ئامن بچ حتام دێقەڕانەوەستەوە لە هەموو شار و شارۆچکە و لادێکانی ڕۆژاوای کوردستان ڕۆژانە مەشق و پێشاندان هەیە و بێگومان پشتگیریەکی بێوێنە لە پێکاتەی ئاینی و پێکاتەوەی تری کە لە خودی ڕۆژاوای کوردستاندا ئێستاە دەژین بێگومان پشتگیریەکی بەهێز هەیە و هەر دوێنێ لە خاکسپاردنی 12 شەروانی ڕۆژاوای کوردستان تا جارێتە بە هەزاران کەس وەڵامی دەوڵەتی داگیرکەری تورکیاداوە و پێشگیری خۆیانیان بۆ شەروانان دووبات کردو و بە ئەوەی کە شەهید نامرێت جارێتە تەواوی پێکاتەکان لە خودی ڕۆژاوای کوردستانە بە عەرەب بە سووریان بە ئەرمەن
وتیانە تاکە هێز و تاکە زەمانێک کێ بتوانێت گارانتی پێکهاتەی ژیان و ژیانێکی ئاسوودە و شکومەند بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەستەبەر بکات تەنیا هێزەکانی سووریای دموکراتیکە لەبەرەوەی وەزعیەتێکی یەکجار پشتی کەوتنی بەشار ئەسەد لە هەرمەکەدا هاتە ئاراوە و ئەم دەبینین ڕۆژانە تەجاوز و کوشتن و دەستورێژی لە ئاڵانە لێتندا لە بەرابەری کەم نەتەوەکان و ئاینزاکان تێدەکردنێدا بە تایبەت لە بەرابەری عەلەویەکان و دورزیەکان و مەسیحیەکانێکی لە دەوروبەری حەمس و حەما و ناوخۆی سووریەدانە لەوەی پێکهاتەکان بێگومان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە بابەتی لێدندا ئەم هەواڵانە بەگەرمی دەشۆپێن و تاقیبی دەکەن و دەبینێن کێچەتەکان چۆن ڕەفتارێک لە بەرابەری کەم نەتەوەکانی تری لە خودی ڕۆژاوای کوردستان هین بەسڵەحەن لە دەروای ڕۆژاوای کوردستان لە بەرابەری کەم نەتەوەکان و تێتەکردنێدا لەبەرەوەی بەدەیان راپۆرتیش لەم بابەتەوە بەڵاو بۆسۆ بەڵام بە تێگەشتنی فەلسەفەیەکی ئازاد و ژیانێکی ئازاد ئەوەی گەیساتە لە سووریا ئارامە تەنیا باکوور و ڕۆژهەڵاتی سووریە لەبەرەوەی بشت لەسەر بنەمای پێک و ژیانکردن و ڕێزگرتنی شکۆمەندانەی لە بینی گەلاندایە. بەڵێ ڕۆژنامەوە ناسۆبێکە زۆر 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 سپاس کە لەگەڵمانە بەشدار بووی بەڕاستی زانیاریەکان زۆر زۆر بەسوود بوون چ لە ڕوانگەی کۆمەڵگەی ڕۆژاوەوە کە ئێستا کە پێکاتەکان دۆخیان چۆنە چ لە ڕوانگەی بەرخودانیشەوە کە بۆ زۆر زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ بەشدار بوونتان بەڕێز سڵاو ڕێز. بیسەرانی بەڕێز پێش کۆتایی هاتنی بەرنامەکە ئەمە بیتان بێنمەوە کە ڕۆژی 11 مانگ ڕێپێوانی جەماوەری پاریسە و بە هیوایەوەی کە بەتایبەت گەلی کورد لە ئەوروپا بەشداری ئەو ڕێپێوانە بن بۆ بەسزاگەاندنی تاوانبارانی هەر کۆمەڵکوژی پاریس و کۆمەڵکوژیەکانی دیکەی گەلی کورد و لەو بارەیەشەوە من لەگەڵ ماڵ ئاواییمە هەڵبەستێکی مامۆستا بەختیار عەلیتان پێشکەش دەکەم کە بەدەنگی مامۆستا عادڵعەزیز لە بۆ شەهیدبوونی شەهیدانی پاریس وتراوە. ئەگەر لە پاریس ئەژیام لە هەر کۆڵانێک نەمامێکم دەسووتاند لە هەر شەقامێک جامی ماشێنێکم دەشکاند بەبۆیی هەمەڵشنی سوور جامخانەی هەموو مارکێتەکانم ئەنووسی و فڵچەکەی سلڤادۆر دالی مەهێنا و خان و بەخانووی ئەو شارم لە سوور هەڵەکێشا و دار و بەردی شانزلیەم وەک بەردێکی خوێناوی سەر لوتکەی قەندیل دوای شەهیدبوونی هەر گەریلایە دەنەخشاند. هەر ماڵێکیدا ئاڵایەکی کوردستانم دەچەقاند. ئەگەر لە پاریز ئەژیام بە بۆیەی ڕەش لەسەر ویزگەی هەموو پاسێکم ئەنووسی ئێوە بوون سایکس بیکۆتانی مزا کرد و لە لۆزاندا مێژووی کورتان بەم ڕۆگەیاند. ئەگەر لە پاریز ئەژیام ئێستا وەکو عەلیا ماجید هەرچی ژنی قژ زەرد و چاوکاڵی تایە جلم لەبەردا ئەکەند و ئاڵایەکی کوردستانم لێ ئاڵاند. ئەگەر لە پاریزە ژیام هەرچی گڵۆپی دارتێلەکانی شار هەبوو بە بەردی قۆچەخانەیەم شکاندن و لە جێگەی هەریەکەیاندا تاکی پێڵاوی گەریلایەکی شەهیدم هەڵەواسی و بۆ بانگەشەی مافی مرۆڤ ئەم کرد بە سومبوری داهێنان. ئەگەر لە پاریز ئەژیام کەوالیسی سەر تەختەی شانۆکانم گشت تێک ئەدا و پۆستەری هەموو پێشەنگا هونەرەکانم ئەدڕاند. ئەگەر لە پاریز ئەژیام لە دوورەوە هەموو ئامادەبوانی کۆنسێرتەکانم ئەدایە بەربەرد و پێمەوتن ئەوە کۆتایی مۆزارت و باخ و شۆپەتانم ڕاگەیاند. ئەگەر لە پاریز ئەژیام زەنگی بەردەرگای هەموو ماڵێکم لێ ئەدا و دەموت ئەبێ هەمووتان خولەکێک بێدەنگ بن ئەمڕۆ قاسملۆ لە بەرزترین کەنیسەی شارەوە زەنگی پرسە لێ ئەدات و بۆ تیرۆری سیاسی سێژنە چالاکی کورد مێژووتانە خاتە بەردەم پرسیارەوە و شارتان دێنێتە خرۆشان. ئەگەر لە پاریز ئەژیام
شاکلۆفیسی یەکەمم لە گۆڕ دەرەهێنایەوە و ئەمود ئەبێ بۆشکۆی شەرەفی شانشینی فەرەنگ لەگەڵ شازادە لویسدا لە پێشەوە بڕۆن و تا بوتەکەی چانسز هەڵگرن بەشان. ئەگەر لە پاریزە ژیام ئەلەبم لە شوێنی خۆی لا ئەبرد ئەم گوێزایەوە بۆ ژوورەکەی ئاپۆ لە دوورگەی ئیمرالی و دەم کرد بە قەڵایەک بۆ باکووری کوردستان. ئیڤڵم بە یەک شەقە خست بەدەما و ئاگری نەورۆزی ئەم ساڵمە بردە سەر ئەلمۆن بلان. ئەگەر لە پاریز ئەژیام هەر ئەمڕۆ پرۆگرامی شاشەی تیڤەکانم هاگە کرد و پامێکم بۆ کوردەکانی ئەو وڵاتە لەسەردانا وەرن هەمومان سبەی لەسەر گۆڕی شارلمان دەست بکەین بە خۆپشاندان. ئەگەر لە پاریز دەژیام بە یەک ڕۆژ تۆبۆگرافیای گالم هەڵەوەشاندەوە و بە یەک هەفتە دیمۆگرافیای شانشینی فەرنجەکانمە شێواند. ئەگەر لە پاریز دەژیام 40 ڕۆژ پرسەم ئەبردە ماڵی ئۆلاند و پێشم ئەوت ئەرێ بۆچی ئەم شاری تۆ کە چادرێکی ئارامی تێدا نەبوو بۆ ئۆچالان ئێستا پڕ لە فیشەک و تیرۆریست و سلۆگان بۆ تیرۆری نەتەوەیەکی بێشوناسی بێ ناو نیشان. ئاخ ئەگەر لە پاریس ئەژیام. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.